دەست پێشکەریەکە ئێستا هەیە بەڵام بۆ کۆمەڵەکە پێویست دەکات کە کۆنفرانسی ببەسترێەوە شرکتیە قەبەڵێن میشن سلێمانیە پشتی شارەکەمە قەبەڵێن ڕۆژنامەوان ژیانی زمان کیژان شەر زادێ کیژان جادێکی بێ ڕۆژنامەگەری بکەین بۆ ڕاستیە بۆ حقیقەتێ تایبەتی بۆ يعني تاریخی دامانە دەلال ببن و ئەقەبال کار و خەبەتی دەکەین دێنە هەدەفکردن هەبال کوردستان هاتنشەی خستن کار و خەباتێکی پیرۆز دەکرن کار و خەباتێکی تو ئەم هەمووها دێنە بەخۆش بجی دەگرن ئەمە چونێکی هەموو دزانن ژیانە هەن یەکژێ خەبات کارێکە جوڵاتی بودەم ئەوژی ژاریە کارێکێ بەهادا دەرکردن شەی خستن يعني عم نكرر بيجن يعني أو مورالي بدنا وحوالا ده بكما راسته درانا أما لسه بيجي بالولية فكان خبط الخبر دوام كده يجي أم لكن يعني عم نكرر بيجن ديرو كمان خد بالك بلي شايف بلي هاي بكي يصير حوالا ما يكشين على هاتنا تبتدي يكشي كده يكشي داربو پیروزی هم دویده سلیمان که بردوام دیگه هم خواهد روشنامه‌گریشی خواهد که هم کاری بیشتر روشنامه هم نزانم چی کشیمه erkek madalyası müdürler ve amşi müdür bağları fasıl muhabbet para ve pişkiriye kabul devam seviye asasiye bu muhabbet para amşi şuan haberden mutluluk دیارە ئێمە ئامانجمان گەورەیە بۆ بەدیهێنانی ئەو ئامانجە گەورانە پێویستیمان بەهێز هەیە پێویستیمان بە بڕوابوون بە خۆمان هەیە و پێویستیە قوربانی بدەین لەڕێیان هەروە هیچ شتێک بە ئاسانی دەستمان ناکرێت و ئەبێ قوربانی بۆ بدەین کامێرا شکاندن خوێندنان لە هەر خەڵەمێک بازار بە هەمومان دەگەێنێت و ئێمە ئەبێت ئەو خەڵەمانەی کشخاون ئەو خەڵەمانەی کە خوێنیان لێچووە نەیان خەینە سەر ئەرز ئەو کامێرانەی کە کەوتون بڵندیان بکەینەوە لەسەر ڕێڕەوی ئەوان بەردەوام دیسانسانی دەڕوانن بتوانین بە هەمومانەوە ڕێگە نەدەین جارێکی دیکە دژمن بێریەوە کە هەواڵانی ئێمە شەهید بکە و وڵاتی ئێمە داگیر بکە و ئەوەی بیەوێ لەژێر پەردە و لەژێر تاریکایی ئەو ستەم و داگیرکاریە بۆی بچێتە سەر چاو دەنگی ئەم گەلە ڕۆژنامەنووسانن بە تایبەتیژەوە کە لە وڵاتن بۆیە گرنگ